ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە درێژەی کار و چالاشیەکانی پرۆژەی دۆستانی محەممەد درودی خوای لەسەر بێ کۆتایی هێنا بە تاقیکردنەوەی لە دیداری محەممەددا کە تایبەت و بە ژیاننامەی پەیامبەری ئیسلام. تاقیکردنەوەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە بەشداری نزیکەی 1000 کەس ئەنجامدرا. چەندین خڵاتی گرانبەهاش وەکو 5 گەشتی عومرە بۆ یەکەمەکان دەستنیشان کراوە. چەند ساڵە بەردەوامی لە ئەنجامگرانی پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله علیه و سلم کە لە سەرتاسەری کوردستان ئەنجام دەدرێت بە پێی ئەوەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان نزیکەی 15 ناوەندی هەیە لە 15 شاری جیاجیا و هەروەها بەلخەکانەوە کەوا چەند شارۆچکەیەک دەگرێتەوە. ساڵانە 1000 بەشدار دەبن لە تاقیکردنەوەکان کە هەر ساڵە و چەند شتێکدا ئەندرێ بۆ تاقیکردنەوە. دیارە ئەو ساڵ کتێب لە دیداری محەممەد صلی الله علیه و سلم دانراوە کە نووسەرەکەی دکتۆر عایض قەرانیە. ئەم ساڵ جیاوازە ساڵانی دی چەند هەدیەیەکی باشتر دانراوە وەکو 5 عەمرە و چەند خەڵاتی تر دانراوە بۆ ئەو کەسانی کە بەشدار بوونە و یەکەمەکانن. ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە چوارچێوەی پرۆژەی دۆستانی محەممەد درودی خوای لەسەر بێ کتێبێکی تایبەت بە ژیاننامەی پەیامبەری ئیسلام دەستنیشان دەکات و ماوەی 2 مانگ مۆڵەت دەداتە بەشداربووەکان بۆ ئەوەی لەو ماوەیەدا زۆر بە باشی پەرتوکەکە بخوێننەوە کۆششی تێدا بکەن. دواتریش تاقیکردنەوە پرسیارەکان هەر لەو پەرتوکە دەبێت کە دیاری کراوە. بەشداربوانی پرۆژەکەش پێیان وایە ئەو پرۆژە هاندانێکی باشە بۆ زیاتر فێربوونی ئاکار و ڕەوشت و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دۆزینەوەی ڕاستە شەقامی ئیسلام. ئێمە شارەزای دینی محەممەد و پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبین و بۆ ئەوەی ئێمە شارەزا بین ئێوەش هەستاوم بۆ کارە خێرا ئێمەش دەستخۆشتانێ دەکەین. هیوادارم بەردەوام بن. شتێکی زۆر فێربوونە لەم کتێبە. کتێبێکی جوان کتێبێکی پوخت و کورت لە 150-160 لاپەڕەیەکدا پێکاتووە لە دەستنیشانکردنی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و ئەم ڕۆژکەیەکی 2019 دەستمان پێکرد شێوازی دانانی پرسیارەکان بە ڕێک و پێکی جوانی شێوازی هەڵبژاردن ڕاست و هەڵا بۆشایی ئاەتەکان حەدیسەکان ئینشاءڵڵا ئەم پێش بچەیە دەبێتە سەدەقەیەکی جاریە بۆ هەر هەمومانەوە بۆ ئێمەش ئینشاءڵڵا دەبێتە مای تەطبیقکردنی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە ژیانی خۆماندا. گزگێکی زۆر باش بۆ شارەزابوون لە ژیانی پێغەمبەری خوا بۆ ئەو شتانی کە لە ژیانی ئەوە ڕوویداوە و هاوڵەکانیشیەوە. دەستخۆشی لە پرۆژەی دۆستانی محەممەد دەکەم. کتابەکی پوخت و ئاسان بوو لە تێگەیشتن سوالەکانی وازح بوو لە بۆ تاقیکردنەوە بورشایت تێدا بوو و اختیارات بوو یعنی بەشێوەیەکی باش بوو ئیسیفادەمان لێبێ. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2008 دەستی بە پرۆژەی دۆستانی محەممەد کردووە کە هاوکات بوو لەگەڵ ئەو بێڕێزیانەی لە هەمان ساڵدا لە دانیمارک بە پێغەمبەری ئیسلام کرا. بۆیە ڕێکخراوی قوتابیان ساڵانە لە ڕێگەی ئەو پرۆژەیە دەوێت گەنجان و لاوان زیاتر ئاشنای ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بکات. هاوکات پرۆژەکە خۆی لە چەندین چالاشی جیاواز دەبینێتەوە وەکو سیمینار و کۆڕ و شەعر و پەخشان و توێژینەوەی زانستی و بڵاوکردنەوەی نامیلکە و کتێب لەسەر ژیانی سەروەری مرۆڤایەتی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.